فەرمێ کە گەیشتمە مەکە بینیم كان رسول الله صلى الله عليه وسلم مستخفيا من قومه جراء عليه قومه سيرم کرد پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بەسڕی و بەنهێنی دعوەکەی دەکات و خۆی حەشارداوە واتە بە ئاشکرا دعوەکە بە ئاشکرا ناتوانێ بکات قەومەکەشی زۆر جەری و حاشا زۆر بێڕێزن بەرامبەری دەفەرمێ هەوڵمدا بە سڕی و بەنهێنی بچم بگەم پێی کە گەیشتم بە پێغەمبەر عليه الصلاة والسلام وتم ما أنت تۆ چیت قال أنا نبي وتي من نبيم قلت وما نبي قال رسول الله أرسلني الله نبي چیە وتی من خوا ناردومی بۆ ئەوەی ئەم خەڵکە ڕزگارکەم لەو گومڕایی کە تیایدا قلت وبما أرسلك باشە خوا تۆی ناردووە پەیامەکەت چییە بە چ پەیامێک تۆی ناردووە بۆ خەڵک داوای چی لە خەڵک دەکەی قال أرسلني بصلة الأرحام وكسر الأوثان وأن يعبد الله ولا يشرك به شيء بەوە ناردوومی کە سیلەی ڕەحم و پەیوەندی خزمایەتی بپارێزم ئەمە یەکەم شت گەورەترین درۆ و بوهتانی مشریکەکان هەڵوەشایەوە کە دەیانوت محەممەد بۆەوە هاتووە تەفرەقە دروستکە پەیوەندی خزمایەتی نەهێڵێ برایەتی نەهێڵێ ژن و مێرد لە یەک دەکات برا و برا لە یەک دەکا عەشیرەتی لێک هەڵوەشان کەچی بیستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ خوای گەورە ناردوومی بصیلەتی الأرحام پارێزگاری لە پەیوەندی خزمایەتی بکەم و ئاگام لێ بێت چاکەیان لەگەڵ بکەم وەکەسر الأوثان وەشکاندنی بتەکان هەم لە دڵەکاندا هەم لە واقعدا غەیری خوا نابێ بپەرسترێ و پەروەردگار بەتەنها بپەرسترێ و هیچ شتێک نەکرێ بە شەریک بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەوەندە ئیسلامی بۆ کورد کردەوە لە دوو شتی گرنگدا یەکەمیان پەیوەندی بە حەقی خواوە کە بەتەنها بیپەرستین و شەریکی بۆ دانەنین دومیان پەیوەندی بە حەقی خەڵکەوەیە کە چاکەکار بی پەیوەندی خزمایەتی بگەێنی سوود بەخش بی بە نەفع بی بۆ دەور و بەرت ئیسلام تەنها پەیوەندی خۆت و خوا نییە بەس عەمر دەفەرمێ وتم ومن تبعك على هذا باشە چێ شوێنت دەکەوێت لەسەرمە زۆر قورسە ئەمەی کە تۆ دەیڵێی بتپەرستی نەمێنێ و تەنها خوا بپەرسترێ ئەمە تۆ 100% دژی هەموو عەقیدەی قەومەکەتی هەرچی عەرەبە لەسەرەوەی ئێستا چۆن جورئەت دەکەی ومن تبعك على هذا چێ شوێنت کەوتووە قال حر وعبد یەکێکی ئازاد وە کۆیلەیەکی شوێنم کەوتووە ئازادەکە ئەبوو بەکرە کۆیلەکەش بیلالە ئەو دوو کەسە لەگەڵ من ئێستا جا عەمر ڕەزای خوای گەورەی لێبێ دەفەرمێ ئیمانم پێی هێنا وەکونت یەومەئیذ ربع الئیسلام فەرمێ من ئیمانم هێنا ئەو ڕۆژە ئیسلام چوار کەس بوون من چوارەمینیان بووم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەبوو بەکر و بیلال و عەمریش کە ئێستا موسڵمان بووە طبعا براکانم لەو مەرحەلەیە حەریج و ناڕەحەتی و ترسناکیەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ناچێ بۆ پیاوێکی غەریبە باسی ئەوە بکا کە خەڵکێکی زۆری تریش موسڵمان بوو بەڵام ناوێرین ئیسلامەتی خۆیان دەرخەن ئەوەی کە کەشفە بیلال و ئەبوو بەکرە بۆیە عەمر وای زانی چوارەمین کەسی موسڵمانانە دەفەرمێ وتمەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەبقا معك لەگەڵت بمێنمەوە شوێنت دەکەوم پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی إنك لن تستطيع ذلك الآن وقد ترى حال الناس اليوم وتی تۆ ئێستا ناتوانی ئەوە بکەیت ناتوانی بە تایبەتی غەریبی تۆ ئەوەی کە ئەهلی ڕەسەنی مەککەیە کە موسڵمان دەبێت تەعزیب دەدرێ چ جای غەریبەیەک بێت و بڵێ من شوێن محەممەد دەکەوم عەلەیهی سەڵاتو وسەلام تۆ ناتوانی ئەوە بکەی الحق بأهلك الآن فإذا رأيتني قد ظهرت فالحق بي کە دەنگ و باست بیست ئەو من سەرکەوتم بەسەر ئەو بتپەرستی و بەردپەرستی و قەومە جاهیلە ئەو کاتەوەرە ئەو یەقینەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەزانێت ڕۆژێک دێ سەر دەکەوێت بۆ چونکە لەسەر حەق